Damn day. Look what I found under the bathroom sink. Johnny, wait, just no, hold on! سڵاوتان لێبێت ئەمڕۆ 8 مارسە لە جیهاندا ئەم ڕۆژە بە ڕۆژی جیهانی ژنان ناسێنراوە ڕۆژێک کە دیسانەوە مشتوم ڕوو گفتوگۆی گەرم سەبارەت بە پرسەکانی ژنان دەوروژێنێتەوە ئێمە بەشداری مشتومڕەکان ناکەین و لە گۆشەیەکی دیکەوە باسی ئەم پرسەتان بۆ دەکەین هەندێک کەس پێیان وایە پرسی ژنان و کێشەکانیان لە ئارادا نییە بەڵکو کێشەی گروپێکی کەم لە ژنە کە بەهۆی شکستێنانیان لە ژیانی هاوسەریدا و لە ڕێڕێکخراوەکانی ژنانەوە دەیوروژێنن بەڵام هەندێکی دیکە پێیان وایە کێشەکە هەیە بەس بەو قەبارەیە کە باز دەکرێت و کێشەکە زۆر گەورەش کراوە هەندێکی دیکەش پێیان وایە هەر لە بنەڕەتدا وە کێشەی خۆرئاوایە و ژنی خۆرهەڵاتی ژیانێکی شاهانەی هەیە و هیچ کێشەیەکیشی نییە ئێمە بێ ئەوەی ببینە بەشێک لە هیچ کام لەم تێڕوانینانە و تەنانەت بەشێک لە ئەجەندای داکۆکیکاران لە ژنانیش مەڵەوەیەک ئامار و داتای باوەڕپێکراومان لە سەرچاوە متمانەدارەکانەوە بۆ کۆ کردوونەتەوە و بۆتان دەخینە ڕوو کە ئەمەش خۆ بەخۆ دەری دەخات کە ئایا ژنان بۆچی بەدەنگی بەرز هاوار دەکەن و داوای دادپەروەری و یەکسانی دەکەن ئامارەکانیش بەم شێوازن سەرەتا با لە نیشتیمانی خۆمان و لە هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان کە سەر بە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە ژمارەیەکی زۆر لە توندوتیژی دژی ژنان لە هەرێمی کوردستان هەیە تەنیا لە ماوەی دەمانگی یەکەمی ساڵی 2020دا 8,000 ژن توندوتیژیان بەرامبەر کراوە و 6,000 لەو ژنانە سکاڵایان تۆمار کردووە ساڵی دواتر و تەنیا لە 6 مانگی یەکەمی ساڵی 2021دا 6 ژن کوژراون و 31 ژن خۆیان کوشتووە و 43 ژن خۆیان سووتاندووە و 6,123 سکاڵای توندوتیژی دژی ژنان تۆمارکراون و 63 حاڵەتی دەستدرێژی سێکسیش هەبوون ئامارەکان سەبارەت بە پەرەسەندنی توندوتیژی ساڵ بە ساڵ زیاتر دەبن و ئەگەر لە ناوچەیەک کەم بکات لە ناوچەیەکی دیکە دووهێندە دەبێت با ئێستش پێکەوە بەراوردێکی ئاماری 2 ساڵی توندوتیژیەکانی دژی ژنان بکەین لە هەرێمی کوردستان سەرەتا لە سلێمانیەوە دەست پێ دەکەین ساڵی 2020 2370 حاڵەتی توندوتیژی هەبووە ساڵی 2021 بەرز بۆتەوە بۆ 3805 حاڵەت لە پارێزگای هەولێریش لە ساڵی 2020دا 3010 حاڵەتی توندوتیژی هەبووە ساڵی 2021 حاڵەتەکان دووهێندە بوون پێکاتە بوون لە 6318 حاڵەت لە پارێزگای دوهۆک حاڵەتەکان بەرچاو بە پارێزگاکانی تر کەمتر بووە ساڵی 2020 1221 حاڵەتی توندوتیژی هەبووە ساڵی 2021 بووە بە 3 هێندە گەشتۆتە 3269 حاڵەت لە دەڤەری گەرمیانیش لە ساڵی 2020دا 1045 حاڵەتی توندوتیژی هەبووە لە ساڵی 2021دا بووە بە 1124 حاڵەت لە دەڤەری ڕاپەڕینیش لە ساڵی 2020دا 888 حاڵەتی توندوتیژی تۆمارکراوە لە ساڵی 2021دا بووە بە 728 حاڵەت هێشتا ئامارەکانی ساڵی 2022 بە تەواوی نەخراونەتە ڕوو بەڵام ئامارە سەرەتایەکان دەڵێن تەنیا لەو ساڵەدا 73 ژن کوژراون یان ناچار بەخۆ کوشتن کراون یان خۆیان سووتاندووە و مردوون ئەگەر کەمێک بۆ خوارەوە بکشین و چاوێک بە ئامارەکانی توندوتیژی دژ بە ژنان لە بەشە عەرەبیەکەی عێراقدا بخشێنین دەبینین ساڵی 2022 ساڵێکی زۆر توندوتیژ بوو بۆ ژنان و کچان و منداڵانی عێراق بەپێی ئامارەکان تەنیا لەو ساڵەدا زیاتر لە 20,000 حاڵەتی توندوتیژی دژی ژنان هەبوون و 5,000 حاڵەتیش دژی منداڵان و 2,000 حاڵەتیش دژی بە ساڵاچوان تۆمارکراون پێش ئەوەی بچینە سەر خستنەڕووی ئامارەکانی وڵاتانی عەرەبی دەبێت ئەوە بە بیردا بهێنینەوە کە هەموو ئامارەکان بەوانەی هەرێمی کوردستان و عێراق و جیهانیشەوە تەنیا بەشێکی کەمن لە حاڵەتەکانی توندوتیژی دژی ژنان چونکە ئەم ئامارانە تەنها هی ئەوانن کە سکاڵایان تۆمار کردووە و دەنگیان هەڵبڕیوە و پێیان زانراوە ئەوانەی کە بە نەزانراوی دەمێننەوە دوو هێندن و زۆر جاریش 3 هێندە دەبن
سەبارەت بە ئامارەکانی توندوتیژی دژی ژنان لە وڵاتانی عەرەبیدا ڕێژەیەکی بەرزی هەیە جگە لە حاڵەتە باوەکانی وەکو لێدان و دەستدرێژی سێکسی و یەشەڵپێکردن و هەروەها نەریتی وەکو خەتەنەکردن و بەشودانی منداڵیش لەخۆ دەگرێت. بە پێی ئامارەکانی تۆڕی بارۆمەتری عەرەبی کۆی ژنانی ئەو وڵاتانەی خوارەوە بە ڕێژی جیاواز توندوتیژیان لە دژ کراوە. لە یەمەن لە سەدا 27 ژنان لەوێدا توندوتیژیان لە دژ کراوە، لە مەغریب لە سەدا 25، لە میسر لە سەدا 23، لە سوودان لە سەدا 22، لە جەزایر لە سەدا 21، لە فەڵەستین لە سەدا 14 و لە عێراقیش لە سەدا 12. ئامارەکانی توندوتیژی دژی ژنان لە سەرتاسەری وڵاتانی عەرەبی ساڵ بە ساڵ زۆرتر دەبن. هەر بۆ نمونە لە میسردا ساڵی 2020 تەنیا 415 ژن کوژراون، بەڵام 2021 ئامارەکان دووهێندە بوون و گەیشتە 813 ژن. بە پێی ئامارێکی بڵاوکراوە لە ڕۆژنامەی میسر اليوم تەنیا ساڵی 2020 5,600,000 ژن ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە. دۆخەکە لەسەر ئاستی جیهانیش نەک باش نییە، بگرە لە جاران توندوتیژتر بووە. بە پێی وتەی ئەنتۆنیۆ گۆتیرێش سکرتێری نەتەوەی یەکگرتووەکان کە دەڵێت هەر 11 خولەکێک ژنێکی یان کچێک لەسەر دەستی هاوژینیان یەکێک لە ئەندامانی خێزانەکەی دەکوژرێت. بە پێی ئاماری دامەزراوە جیهانیەکانیش ساڵی 2019 تەنیا لە فەڕەنسا نزیکەی 151 ژن لەلایەن دۆست یاخود مێردی ئێستا یان پێشترەوە کوژراون. ئامارەکان دەڵێن 219,000 ژنی فەڕەنسی ساڵانە ڕوبەڕووی دەستدرێژی سێکسی و جەستەیی دەبنەوە. لەگەڵەوەشدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دۆزەخێکی ڕاستەقینەیە بۆ ژمارەیەکی زۆر لە ژنان کە لە وڵاتەدا ڕۆژانە 3 ژن دەکوژرێت و ساڵانە هەزاران ژن لە هەوڵی کوشتن دەرباز دەبن. لە مەکسیک ڕێژەی ژنکوژی لە نێوان ساڵی 2015 بۆ 2019 بە ڕێژەی لە سەدا 137 زیادی کردووە. بە پێی راپۆرتێکی تێروپڕی نەتەوە یەکگرتووەکانیش بەگشتی و لەسەر ئاستی هەموو جیهان ئامارەکانی توندوتیژی دژی ژنان بۆ ساڵی 2020 بەم شێوازەیە. باشووری ئاسیا لە سەدا 38 کۆی ژنانی ئەو ناوچەیە ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە، ئەمریکای باکوور لە سەدا 32، لە ناوەڕاست و باشووری ئەفریقا لە سەدا 31، لە ئەمریکای لاتینی و کاریبی لە سەدا 27، لە خۆرهەڵاتی ئاسیا لە سەدا 23، لە خۆرئاوایی ئەوروپا لە سەدا 22، لە خۆرهەڵاتی ئەوروپا و ناوەڕاستی ئاسیاشدا لە سەدا 19. ئێستا ڕەنگە وەڵامی ئەو پرسیارەت وەرگرت بێتەوە کە بۆچی ژنان هاوار دەکەن و داوای دادپەروەری و ژیانێکی باشتر دەکەن.